ڕاوەستە کوڕم ڕاوەستە ئەوە بۆ کوێ چوو؟ لەناو هەموو خەڵکە دەیەوێ براکەی بدۆزێتەوە. دوازە ساڵ لەمەوبەر عومەر لە ئەرچی سەربازی گەڕایەوە. دەیویست گیانە چونیە دەست پێ بکاتەوە. کوڕەکەم دەست ماز دەکەم بابە. دایکە تۆ دەبینی گاتەمان پێ دەکات دەڵێ نابینم. هەی چۆن کوڕم لە تۆش باشتر دەیبینێ. بۆ بینینی جەرگی خۆم پێویستم بە چاو نییە. کوڕم دایک لە دوورەوە هەست بە ئێوە دەکات لە ناو 1000 کەسش بێ دەتناسمەوە. قوربانت بوو دایکە. چۆنی بابەجان؟ چۆن بم باشە؟ کوڕم لە سەربازی گەڕاوەتەوە وەک شێر. من باش نەبم کێ باشە؟ چیتە کوڕە؟ وە لەگەڵ باوکم قسە دەکەم. ئەوانی شاتون. چێ؟ چی بوو؟ ڕاوستە کوڕە خەڵکی من شێرمان دەکا. ئەوەندە بیرم دەکردی شێت بووم بۆت. ئەمۆ دەواز لە ماچ مورچە بێنێ ئێمەش کارمان بەجێشتووە. کاکە عەلی ئەو دوانە لێک نابنەوە. کاکە نەمایی تر تازە بووە پیاو چیتر مەرە کاکە عەلی. ناتوخوا کاکە عەلی من هەروە ڕاهاتوومە جوانترە بڵێم کاکە عەلی. دەی باشە. ئەوە چییە؟ بە کورچەکەەوە نووساوی؟ پیرۆزبای دێ ها؟ ئەوی شتێنە؟ لەبەر جەنابێت گەنجم هێنا پیریشم هێنا. ئافەرین بۆ تۆ. نەزانی ماتیەوە هەموو بێنان بە بێکەم و کوڕی. کاکە دانیشن. دەی کاکە. فەرموو. زۆر بیرم دەکردی ئەیشان. من وەلاتم. بۆچی هێشتا بێتاقەتی؟ لە کاتی ئەرچی سەربازی تووشی بۆ سەیەک بووین. خۆمان خستە ناو ئاشکەوتێکی ترسناکەوە. ئەمەر لە لایەک پێکدادان ئاگر هەموو لایەکی گرت بووە. ویستم دەستم بکەمەوە بۆ شەڕکردن. نەمتوانی. چونکە تۆ خەیاڵ و دڵمت گرت بوو. بارۆکە ئاڵۆزتر بوو. ئەفسەرەکە هەدەستم بکاتەوە. بەڵام خۆم تونتر کرد. چەندی کردم نەمتوانی دەستم بکەمەوە شەڕ بکەم. لە کۆتاییدا کردەوە؟ بێگومان کردمەوە. لە ناو شەڕ بووین ناچار بووم.
من لێرە ماوم نەچوومەتە هیچ لایەک. دەبە دوانەکەوین با دوای دایکت نەڵێ ئەم کچە لەگەڵ ئێمە ناکونجێ. دایکم بەم شتانە ئێمە هەڵ ناسەنجێنێ بەڵکو ئەو ناخی مرۆڤ دەبینێ. مەبەستت چییە؟ من چۆن دەبینێ؟ کچێکی جوان کە عاشقی کوڕەکەیەتی. کوڕم خێرە لە ئاهەنگ گوشتیوا بووی؟ مەبەستی دلەکانتی. نەخێر مامەگیان لە کار هاتمەوە. بابە لەسەر کەنار و تێلێک هەیە گازینۆیەکی لێیە جەنگیز لەوێ کار دەکات. گۆرانی شتیوا دەڵێ؟ قومارخانەدایە لەوەیە گازینۆ بەڕێوە دەبا. ئافرین مەمەت. بێگومان کوڕم تۆش دەزانی هەمووتان پێ ڕاگەیشتون دەزانم بەڵام خی گەورە قوماری حرام کردووە بزانن. نەخێر مامە من تەنها کار دەکەم وە قومار شتیوا ناکەم. پارەکەی حرامە یا یاری بکەی یاننا ئەو پارەیە بخۆی تووشی بەڵا دەبی. ئەگەر واژوو مامەجیان پیای ئەوها دێنەوێ ینی دۆڵەمە دیوارن لێ دەرچووە زۆر بەناوبانک. دەوڵەمەندی لێرەیە. مەبەستی دڵەدایە. قەناعەت دەوڵەمەندیە. هەر کەسێک قەناعەتی هەبێ هەرگیز هەژار نابێ و دەوڵەمەندە. وانیە کوڕم؟ کاکە ئەیشەن پێوتووی؟ چی؟ ئەیشەن لەلای ئێمە کار دەکە. بۆ پێی نەوتووی؟ ئایش وەڵای کارێکی خراپم کرد نەدەبووە پێم وتبا. ببوورە. ڕەنگە سوور بووە. وەڵڵا کوڕم خۆزگە بدیپە بەڕێوبەری ئوتێلەکەش دڵی چۆتە ئیشەن. کوڕەوە دەڵێکی جەنگیز. کوڕم بۆ تێناگری بە کوردی پێم وتی کاکە ئیشەن کچێکی جوانە لەم جۆرەشتانە ڕادێ. کوڕم لە هێلانەی خۆم ناتوانم چاوم لە برژانم بێ. ئاگاداری دەم نیگەران مەبە. تۆ خەریکی کاری خۆت بە ئەیشەن خۆی دەزانێ ئاگای لە خۆی بێ. کوڕم تووڕە مەبە من تۆش دەپارێزم خەمن نەبێ. سیرکە من لە گازینۆ لە نهێنی کچان تێگەشتومە. نهێنی چی؟ ئەو نهێنیەی کە کچان چاویان لەسەرە کاکە. ڕاست لە ئێوە یەکترتان خۆش دەوێ خۆ هەموو دنیا دەزانێت تۆ چاوە لەسەرێتی بەڵام خۆشەویستی هەموو شتێک نییە بۆ ئەو. سیرکە چاوی بە دنیا کراوەتەوە مێشکیشی گەورەتر بووە. کورە بڕۆ بچینە ژوورێ. ڕاوەسە کوڕە ماوە دووشت کاکە لە بیر مەکە. پارە مفاجەئە کچان چاویان لەو دووشتەیە. کوڕە کاکە ئەیشەنی من لەو جۆرە کچانە نییە. کێ هەیە چاوی لە پارە نەبێ کاکە گیان؟ هەموو کەس چاوی لە پارەیەک بۆی ئاواتەکانی بێتە دی. پارە دەبیتەوە مفاجەئە دروست دەکەیت. پارە دەبیتەوە مفاجەئە دروست دەکەی. خوانە ناسم کەرە و دوشتانە تەبێ هەموو کچی دنیا پێ ڕاستی. بەڕاستی خوا ناسی جەنگیز. ئەژبووینەوە ئەسڵەن تووڕە نەبوومەرێت لەگەڵ ئەم گاڵتەجارڕایان ڕاهاتوومە. کاکە عەلی دەتوانم ئەمڕۆ کەمێ زووتر بڕۆمەوە؟ سەبەب وعدم بە ئیشەن داوە دەمەوێت بمەوە شوێنێک. جەنگیز دوێنێ هەندێک شتی وت لەوم بیست وابزانم تۆ ئیشەکەت کردتە ڕاستی. بەڵێ
کورە دەدانیشە کوڕم چ مەجبوری خۆت تووشێ و بەزمە بکەی ڕاستە ئەیشانی خۆمان کچێکی باشە ئەوە دەزانین لەو تەمەنە بۆ خۆت تووشی زیر و هۆڕی منداڵان دەکەی خۆشێت نەبووی کوڕم کاکە عەلی کاکە من عاشقی ئەو کچەم ئەوە بۆیە ئاگە لەو دنیا نەماوە هەر ئەو ماز دەکەی دەی دەڵێم منیش ڕۆژێک وازدە و گەڕەکە کاو لە بێنم و بڕۆم کورە ماندوو نەبن ئۆی ئەردا چۆنی وەستا ئەوە دەبینی برادر تۆ بڕۆ خەریکی ئۆتۆمبیلەکەم بە ئەرێ تۆ دەستم دەشۆ یان پێم دەشۆی بۆ خاتری خوا بەس پێ دەکەنی کورە سینەمەیە نەخێر پەیوەندێتەوە نییە تازە تێرە تۆ چی بەڕووی مندا پێ بکەنی کورە ها نابرام بە هەڵەت تێمەگە لەدەن کرێ بڕۆ خەریکی ئۆتۆمبیلەکەم بە دەفەرموو لە چیا هاتوونە لە ئەستەمبۆڵ دانیشتونە و فشە فشمان لەسەر دەکەن وەستا ئەو کوڕە تازە دامەزراوە ئۆتۆمبیلەکەت نوێیە ها ئەی چۆن تازە لە پێشانگە دەرم هێناوە هەموو کچەکانی گەڕک دەبێت دوام کەون ڕاست دەکەی سەیری کە ئەو هەموو شوختە چییە شوختی چی کورە کووە سیرکە ئێرە لۆ چی دەکەیت کاکە عەلی چی دەکەیت کاکە عەلی پێت چۆنە تاقمەکەت لە دەستت جوێ ئەسکەمەوە ها وەڵڵا ئەو جارێ بێ ئوسڵی بلێ ببینم بەدەستی خۆم پارچە پارچە دەکەم نایەڵم چیتر هەناسە بدەی تێگەیشتی گەورم ئێستا ساند ئوسلوبی قسەکردن چۆنە دەتکوژم تازە مردی بەگردت دەدەم خەڵکی باش تۆ دەناسن و منیش دەناسن دەتەوێت خۆمت پێ بناسێنم نازانی نازناوەکەم چییە؟ گاسەڵگر عەلی قەت نەیگرتووی؟ کاکە ببوورە لەسەر منەوە ڕوویدا عەلی گازگرە چی هێشتا نەڕۆیشتووی؟ دەی بڕۆ لە ژیرانەکەت بە بۆتە ڕەماش عومەر وەرە کوڕە ئێرە زۆر گرانە لە تۆ وەرە ئامۆزە خێر بێن ئامۆزە سوپاست دەکەم سوپاست دەکەم ئامۆزە کەس پێتان نازانێت شوێی شاد تا ئێستا نازانم دە شتێکە بۆ ئێرە مفاجأة ڕۆژێک دێ ئێمەش لەوێدا دەنیشین جا دەتوانی بۆ ناتوانین ڕۆژە دێ منیش دوای چەند ساڵێکەوە کاکە عەلی دەبمەوەستا هەیداما بە پارەی وەستایەتی دەتوانین لێرە دانیشی نرخی یەک ژەم لێرە لە پارەی مانگێکمان زیاترە دیارە نازانی
ئایشان تۆ بۆچی لەگەڵ منێک چییە؟ وەز لەم قسانە بێنە؟ تۆ بتەوێت لەگەڵ چێ بێتوانی سێری ئەمانەی خوارۆ بکە تۆ لە هەمویان جوانتری تۆ لێرە چی دەکەی لەگەڵ من ها؟ ئەوە چی دەڵێ عومەر؟ ئایشان ڕاستیم پێ بڵێ تۆ منت بەڕاستی خۆش دەوێ؟ نەخێر خۆشەویستی چییە؟ خۆشم دەوی نرخی چییە؟ ئەگەر هەش بێ وەکو پیاوی سەرجادە نایکەین بیر لەو شتانە بکەینەوە کە دەبێت پێش مردن بەدەستی بێنین من نەمێ بەڵام خۆشم دەوی تۆ نازانی عومەر تۆ لە ئێش و ئازار دەرت هێنام تۆ تاکە کەسی شتت بۆ من کردووە لە جیهان تۆ دڵمی ئەگەر تۆ نەبی ئایشەنیش نابێ یانی منت خۆش ناوێ؟ هیچ منی شەرەوە کاتێ باوکت منی خوازدای بە من کاتێ دای بە منوتی پەیمانم پێ بدە تۆش بیدەی بە کوڕەکەم ئەویش لە دایکی وەریگرتم من پەیمانی خۆم پاراست کوڕم تۆش هەمان شت بە خێزانەکەت بڵێ قوربانت دایکە شێر نەکەم دەبڕە کوڕم دەبڕە دەزانم دەستێژە هەماز دەکەیت کاکە بۆ کوێ دەڕۆی؟ ئێوارە دێمەوە بۆچی؟ کاکە یان مەڕۆ یان ئێمەش ببە کوڕە ناسمە هیچ شوێنێک ئێوارە دێمەوە کاکە هاتۆ تۆ چاوی لێمان بێ ئێستاش دەڕوە ئیتر گەڕانەوەی نییە جەنگیز ڕاز دەڵێ عەلی ئەو هاتەواوە ئای لە جەنگیز ئەرێ کوڕە تۆچی وەستا خۆ من ئەو کارە بە تەنیا دەوەرە ڕزگارمان کە کاکە هیچ بووە؟ دەی جارێ من دەڕۆم بەخێرچی خوات لەگەڵ ئەرە چی لەو بێعەقڵە بکەین؟ ئەرێ خۆ من تەرازوو نیم بەڵام غیرەتمان گرت و بووینە کەفیلی خوا دەزانی چیمان بەسەر دێنێ یعنی هیچی نوێ نییە؟ تۆ بۆچی وا پێ دەکەنی کوڕە؟ چ بە کوڕە چه هەیە؟ دایک و باوکم ڕازی بوون دەچەند داخوازی ئایشەن دەخوازن برا شێرەکەی من ئاخیرەکەی قرتاندت پیرۆزە برام سپاس دەکەم شەرمەزارمان مەکە کورە ئالو هەستە پیرۆزبایی لێ بکە براکەی من
شتێکت پیشانەدەم. ئایشەن دەمەوێت تەمەنم لەگەڵ تۆ بەسەر بەرم. ڕازیشم پێ بکەی؟